أفرمي مشهور بوي همو خلق نايو فضيلي بيستبو شاطرا يقطع الطريق بين أيبور وسرخس. أفرمي لبين أيبور وسرخس هر كاروانيك أروش فضيل يكيبو للرقرة كان فضيل لسرتاي جنجي وجمال وجوانية عشقي جاريك بو هند جار بدزي وسرداني أم جاري أكرت خاوني جاريكا بياويكي زور خوانازم عليك يقل جاركان بسر ديواري مالي أم بياو خواناسيا سركوت گوێی بوو شەو نوێژی ئەکرد کەسەکە شەو بوو درەنگانێک ئاەتێکی قورئانی ئەخوێندەوە دووبارەی ئەکردەوە ئەی فەرموو ئەلەم یەئنی للذین ئامنوا ئەن تەخشع قلوبهم لذکر الله کاتی ئەوە نەهاتووە ئەو کەسانەی ئیماندارن دڵیان خاشع بێت و دڵیان نەرم بێ بەرامبەر بە ذیکری خوا جل جلاله ئەفەرمێ ئەم ئاەتە زۆر تەئسیری لێ کردم گەڕامەوە ئەفەرمێ گەڕامەوە ئەو ڕۆژە زۆر سەرنجی ڕاکێشەم ئەم ئاەتە بۆ ڕۆژی دواتر ئێوارەکەی قەرارم ما بچمەوە بۆ هەمان کاری خۆم ئەڵێ ڕۆشتم لە ڕێیا سێرەکەم هەندێک کەس لایەن داوە منیش چوون بۆ لایەن دانیشتم لەگەڵیانە ئەڵێ بەرەبەری ئێوارە بوو لەگەڵیانە ئیسراحەتێکم کرد و لە بینی خۆیانە قسەیانە کرد هەندێکیان وتیان با بەڕێکەوین هەندێکیان وتیان کورە نەکەن بڕۆن وەڵڵاهی ئەو فوزەیلە نەزانەوە فوزەیلە لەگەڵیانە ئیلا ڕێتان لێ ئەگرێ کاروانەکەتان کاولەکە ئەڵێ کە گوێم لەمە بوو موسڵمانان چۆن لە من ئەترسن من بە شەوە خەریکی مەعاسیم بە ڕۆژە خەریکی مەعاسیم قەومێکیش لە ئیمانداران ئەلێرە دانیشتون یەخافونەنی ئەی هاوارخوایەکیان تۆ تەنها منت بۆ لای ئەمانە هێناوە بۆ ئەوی تەوبە بکەم و بگەڕێمەوە ئەم ئاەتەی شەو گوێم لێ بوو لەبەر ئەوەیە کە بگەڕێمەوە ئەڵێ کەمێک سەرم داخست و هاوارم کرد اللهم إني قد تبت إليك خويا من توبم کرد وجعلت توبتي مجاورة ببيت الحرام خويا وقرارم دا أو توبهم أو نرازقانا بمدرسي بيت حرام شنبرو كعبة هجرتك طبعا إنسان لو شويني كتاواني زور أكوا باشا كتوبيك صادقاني كرت دور كويتو لو شوين بويا فضيل رؤكات حرم ويتر مشهور أبي لبين حرمي مكي ومدنية عبادتي يا فضيل لبيا كوبوتو